بەداخەوە لە دوای غەزا لە دوای ئۆکرانیا شەڕی ئۆکرانیا و رووسیا ئەو شەڕ ئیسرائیل و ئێران دەستی پێکرد و ئەو جارەی ئەوەکو غەزە و ئۆکرانیا و رووسیاش نییە لە بن پیلمانە ئەوە ڕۆکۆتەکان دەبین خەڵک بە چاوی خۆی دەبینی و دوو دەوڵەتن هەردوو لایەن پێگیان هەیە زۆر خەتەرە و هاو کات ئەمریکا ئەوە دوێنە شەو بە تەواتی هاتە ناو ینی پێشترێش هەلەگەدا بوو بۆ زانیاریتان ینی پێشترێش ئێران ئەمریکا یارمەتی سەرەکی بوو ئەمریکا و ئیسرائیل وەکو باوکو کوڕن قەت پشتی یەک بەرنادەن ئەوە دڵنیا بن لەوەی بەس کەسێکو ئەو ترامپەی قڕمساق نەبوو دوو هەفتەی مۆڵەت داوە وتی ئەمە شایستەی خەڵاتی ئاشتی و نۆبڵم کەچی لە پڕەک زرە پلەیدا هەولێر گوتنی زرە پلەی هیچ ترامپ هەموو هاوچەشەکان کەسێکی بێ پرەنسیبە کەسێکی قڕمساغا هەر هەڵسانگان نەگە لەسەر قسەکانی بکرێ سەقەت دەرەچیت یعنی بەڕاستی گەمە دەکاتن ئەو کوڕە ئەو کابرایە هیچ پرەنسیبی نییە دوو بڕوا بکەن ئەمە نامەوێ یعنیگە سیرکەم چەند ڕۆژەکە هەموو فۆکسم خستە سەر مەسەلەی موچە لە بەرەوە ئێستا باز دەکەم بەڵام ئەو شەڕا زۆر خەتەرە ئەگەر لە شەڕی ئیسرائیل و ئێران ڕابوەستی ئەوە ئەمریکا شاتە خەت پرۆشی هەروە دێتە پەڕی زەنگی ژیانەکان هەروە بووە بە هیوای نەگاتە ئەو دەرەجە بەڵام چین یعنی چین لە پشتەوە چۆن ئەمریکا یارمەتی ئیسرائیل دەدا چینیش یارمەتی ئێران دەدا بە ڕۆکۆت بە چاک و ڕەنگی زیاتریش بێنە پێش رووسیا تا حدێک دەوێری بەهەرحاڵم نامەوێت زۆر قسە لەسەر ئەو کە ماشەڵڵا هەموو کورت محەلیلە و ئیشی ئەتوو دەبی بۆعدی زانیاری مخابەراتی لە پشتبێتە تێ بکەیت من ئەوە دەزانم چین دام دەکات هەر ئەوەندە دەزانم و ئەو شەڕە درێژش پێ بشێشێ بەداخەوە شەڕی مەشات ینی سەربازیشی ناوەخۆ لە ئێران شتی کە زۆر دێتە گۆڕێ هەرێمی کوردستان ئەگەر هەیە پڕوشی بەبەرکەوی کە بە هیوای نەبەر ئەوەی خاڵی هەرە لاوازە ئێران لێی پتە لە ئازەربەیجان ناوێری بدات لە ئوردن ناوێری ڕەنگی بەوە حەزمە بدە لەبەر ئوردن بۆ زانین پنتاگۆنی ئەمریکا پنتاگۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سووریا لە ئیلاخیری عێراق ئەوە بەس بەهەرحاڵ کارەساتەکە بێمە سەر ئەو خاڵان شکە میدیای کوردی بەداخەوە بەگشتی لە ڕۆژێکەمی شەڕەوە بە ئۆپۆزسیۆن و یەکێتیەوە لە دەڤەری سلێمانی تەرکیزیان شێوەی داڕشتنی هەواڵەیە بەو ئاراستەی دەبەن لە خزمەتی ئێران ئەگەر تاکوتەرە ئەگەنا ئەکسەریەت ئێمە لە شتەرن لێرە بە زۆرینەیە لە دەڤەری زەردیش خزمەت ئەمریکا و ئیسرائیلدایە ئەوە واقع بڕۆ سەری میدیای سێبەر و پارتی ئەوانە بکات زۆر باواتی لەو مەعبەنێ ئەمە ژیرمان خواردیەت و بەڕاستی نازانین لە هەموو ئەوە گەرنگترکە کە میدیا لەو ئەوروپایی کەمە لە سویدم دڵنیام لە هەموو وڵاتەکانی تریش شەروایە ئەو خەبەرەی ناو سوید معاناتیە دوو کەس دەکوژێ ئەوە دەبتە خەبەری پلەیەک خەبەرەی ئیسرائیل و ئەمریکا ئیسرائیل و ئێران خۆ لێرەشێ دەبتە دەرەجە دوو قەت ئەو خەبەرە نابتە ڕەقەم یەک چێشەی ئازاری ئەو خەڵکە ڕۆژانە چ شتێک دۆسێ گەورەی ئەوە ڕەقەمێکە لای من بالعکسە بڕۆ سەیر کە میدیای کوردی یان لە بەرڤیو یان نەگەمەی سیخوڕی یان لە جێلایەتی بەس خەریکی ئەو شتەنە لە کاتێک دەکاکە ئەوڕۆ سەدان هەزار خێزان نای چەندین میلیۆن ئینسان جیرۆدەی موچەیە زائیدن کارەساتی موچە تو کە موچە نادرێ خانی نافرۆشێ هەرزان دەبی سیارە هەموو شتێک کاریگەری خۆی هەیە ئەوە کێشەی حیاتەوە بڕۆ هەندێک لەو میدیانە بەخۆیان دەڵێن سەر بەخۆ ئەهلی ئۆپۆزیسیۆن هەر ئاگای لە مەوزوعی موچە نییە هەر خەریکی لەو شوێنەیدا گەیشتە ئەوەی ئەو ساروغە ڕۆی ئەوە بوو کوڕە کاچ خۆم ینی میدیا دەبی ڕنگدانەوەی ئازاری خەڵک بێتن دوو دیشی سەم بێ ئەوەی ئێستا موچە کوشتنیش نییە مەسەلەن ڕووداوەشی نەخوا دروستکراوە موچەیە پارەیە ئەوانە لە سەردەمی عادل عەبدولمەهدیەوە موچەیان لۆدێ بی خۆیان پارەکەی خۆیان هەرێم نەوت دەدزن باز دەبەن ئیلە ئاخیری کەچی وەرە مانجی دوازدەش نیویان لە هااتێ ئامادەنی نی موچەش بدەن ئەوەندە بێر شەڕەف و بێ ئەخلاق و خائین لەوە نیە پێشداگیر کرد بکەوی کاچ خۆم یعنی زۆر خەتەر ئێستا ئەو کۆمەلگایان وێران کرد ئەوەی بەوانە کرایانی هەمومان منتەهین ئێستا ئەو ئێرانە لۆ بەشەشی ئەو هەموو قیادە عەسکەریەی لە ناودەستی لەبەر ئەوەی کاچ خۆم تومەن $100 10 ملیۆن تومەنە بڕۆ لایەکی ئێران
بە 2 ملیۆن دلار بکڕە وەرە بڕۆ 2 ملیۆن ببە بزانن دەبێت هێزەکی گەورە و کاریگەر ئەو پارتیوێکێتی ئاوا کۆمەلگەدانوێ زەلیل بکەن ئەمە لێرە ئەو شتە ناکەی لە بەرەوەی پێویست پێنیە معاشت هەیە وەزعت باشە نەدرۆی دەکەی نەفێڵ دەکەی تا حەدەك ڕۆحی قوربە یارمەتیدانت دەبی لۆ لەبەر ئەوەی ئەتو نەقست نییە بەس کە نەقست هەبوو ئیتر دەست بە 100 جەریمە زۆر دەبی فەسادی ئەخلاقی زۆر دەبی تووڕەبوون زۆر دەبی کێشەی کۆمەڵایەتی زۆر دەبی شمەک هەموو دادەبەز شەڕی ئۆکرانیا و رووسیا بۆ هەمووتان دیتان نێرە لە ئەوروپا چەند دووریش بوو چەند دەکرد بۆیە بێ ئەخلاقی ئەتو بێ فۆکس بەزەسە ئەوەی ئەو دوو شەڕی بکەی ئاگات لە ئازاری خەڵک نەبی ئاگات لە ئازار خۆش پێ ئۆپۆزسیۆن و سەربەخۆ ئەهلی بی خاڵش کەش کۆتاییش با بڵێم بەڕێزان خاڵشکەی کۆتایی خۆ پیشاندان ئەو زارەی زۆر زیادەبی بەهۆی ئەو هاوچەشە نێودەوڵەتی هەردوو دەوڵەت پێگەیان زۆر بەهێزان هەردوو حزب جەماوەریان هەیە لێرە خەڵکیان هەیە دەستگاسی قوڕێگان نەگەڵیانن بە خۆیان پێگەیان هەیە بۆیە کارتی موچەیەکێک لەو کارتانە دەبی دەکەویتە ناو ئەو گەمانش نەکەویتە ناو ئەو گەمانش ئەوە نییە پارتی بڵێ ینی ئێران بێوێ ئینتقام لە پارتی بکات و یەک لەوانە شت دەکا ئیسرائیل و ئەمریکا بیانەوە یەک لەوانە مەسلەی جوڵای خەڵکە لە عێراق لە عێراقیشان نەک لە هەرێم یعنی ناڕەزایی دەمکردنی خەڵک لە عێراقیش لە دژی حکوومەت بنمونە ئەوە دەبیرن بەسیەکان و پارتی خەریکن لە عێراق ئەوانش خەریکن ها بۆیە ئەوانە کارتن ئەو جارە خۆ پیشاندانەکە لابد دەدا ڕوو دەدا ئەگەر پارتیوێکێتی یەک تۆس هەر عقلیان لۆ پێگەکانی خۆیان هەبی بە پەلە معاشک تەوزیع دەکەن لە کاتێک دەکە پێیان دەکرێت کاچ خۆم یعنی ئەوە نییە شتێکی مستەحیل بیتن بڕواوکە بەس مەسعود و پاڤل پێیان دەکرێت هەتا 1 ساڵی کە معاشی ئەو خەڵکەی بدەن پارە دزراوەکانیان ئەوە کردیا یعنی 1 ساڵی تەتە سەری ساڵ دوو ئەو سیاستەی پارتی وێچێتی وی کردی ڕاستە پارتی لۆگۆی دەموچوەزێکی لە هیچ شتێک دژی نەبووە لە هیچ شتێک ڕێگری لە پارتی نەکردیە لەو دزین و لەو لێدوان و لەو ئەوانە جگە لە هەندێک شتی ڕووکەش بەڕێزان خۆتان ڕێک بێخن بە ئاشکرا ناتوانین کاکە ناتوانین برین وەڵایی هیچ قسە ناکەین لە ئەوروپاینە خەڵک دەبی خۆر ڕێک بخات تۆ ئەمن مشکلەی موچەم نییە ئەتۆ هیت و ناشت دەنێ بڕوا بکە پارتی وێچێتی بەو میدیانە ئاوا مێشکتان دەبن بە شەڕی ئیسرائیل و ئەو مۆزوعەتان نەبیر بکەنەوە و هیچ زەمیریانە لە نەوتیەک و چێشەی موسا هەیە تا ئێستاکەدا تەنیا بە خۆپیشاندان و ناڕەزایەتی خۆڕێخستنەوە و تووڕەبوون و سۆسیال میدیا و تا ئاسی زیاتریش دەبی بڕواتن تا ئاسی زیاتر وەکو گوتم گەمەشی سیاسیشی دەکەویتە ناوێ ئەو جارە کاچ خۆم ئەتو جیرفانت بە تاڵەواز بینە لە ئەوەی خۆتان ڕێک بێخن دەست بە ناڕبای کۆت بکەن خۆ پیشاندان بکەن بن دوێنە خەبەرەکەم لە سەهێزی هەفتای ئەنی خەڵک هێ ناڕازیە بۆ خۆتان دەبینن بەسمانە ئەوە نییە ڕوودەدا بەس ئەگەری تەقینەوەی خۆ پیشاندان و ئەوە لابد من ینی مستحیلە ڕوون نەداتن زوو درەنگ پارتیەکی یەک تۆز عاقڵ بن بە پەلە معاشەک دەدەن کە هەر بابە ئیمانج دوازدە نیوەی کەی دەخەیە سەری بەس بیانوێن نەدەن و ئەو وەزعە بەردەوام بێ دەتەقتەوە و ئەمە دەستخۆشی دەکەین و لە پشت ئەو خەباتەش دەبیت